مشكلەکە ئەوەیە تەکسی معاملەی لەگە نەکەی دوایانە لە ئاخری استغلالت دەکات بۆ خوای برام ئەتوو سایق تەکسیشی بە کەتەلۆچ یعنی نازانم ئەوە خزم و کەسی کە دەیبینی ناڵێ ئەوە ئەو تشتە چیە بڵاوت کردەوە ماشەڵە سایق تەکسی قسەیان پێ سایق تەکسیێک یەکەشی گسکۆکە بوو مامەحتی خۆی بکە گوتی هەر سوار بووم گوتی ئەمن لەگە ماری خەزورم گوتی مشکلەم هەبوو گوتی عەف برای هەیە خێزانم گوتی چووم لە مەسجد دانیشتم گوتی چووم هەر ناو مەسجد هەستامەوە کایەکتان هەستنەوە دەی هەستنەوە دەی لە بستان بزوو لێ کەس نەوێرا قسەی کوێ گوتی برایەکی دەستی گەرم دەوت دانیشە ناوی خوای بینە خوا فێ دانیشە ناوی خوای بینەوە قسام مەکە ئەی کوڕ گوتم هەستا بانەوەی عەف برانێ شەقەشان لێدا بات ئەتو بە خۆت بەژنت گوسکۆ پێ دەگوت نا وەڵا نەدەێران لێم دەن ئەی کۆرە بم بە قوربانە و بمرۆرە ئەو تیارە لەو عاسمانەی بەر بتەوە چمان لێ دێ وەڵا ئەمەش قسەمان نەکردێ ئەو زار دەگوت ئەو خەڵکەش هەمووی ژنەکان داگو ئەی کۆرەم ئەرێ وەڵڵا وەیە باشە دەیگۆ سیارە لۆ خۆی لە عاردیە تەقلەکی لێ دەدا یان دەمینێ یان دەمری ئەو خەرکە هەموو دایانگۆ بسم الله ئەرێ بەخوا قسەیتی وەڵا ئەو مامۆستاش ئاوڕیدا ئاوڕەکی لێداوە بەڕدێنەوە ئەوە ئاوڕیداوە گوتی دایە لە خوای بترسێ و عالەمە لۆ دەترسێنی گوتی ئەی کۆرە بم ئەو بەردێنە چێە